ناوین سپێدە باش. هەکار بەیانیت باش دیارە ئەمڕۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی خاتووکێستان محەممەد سەردانی پارێزگای هەڵەبجە دەکات و سەرەتا دێتە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە هەڵەبجە. منەمەوێ قسە باسی زیاتر لەگەڵ بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە دانا حەمەشەریف بکەم بۆی زانیاریم بداتێت لەسەر هاتنی وەزیر. سڵاو لەبێت مامۆستا دانا، ئەگەر پێمان بڵێیت ئەمڕۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی بۆچی سەردانی پارێزگای هەڵەبجە دەکات، چ پرۆژەیەکی پێ بۆم پارێزگای؟ بەیانی ئێوە و بینەرانیش باش، ئەمڕۆ جەنابی وەزیر خاتووکێستان سەردانی پارێزگای هەڵەبجەکە. لە سەردانەکەیە دوو سێ مەبەست هەیە. مەبەستی بەسەرکردنەوەی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانە، لە سنووری پارێزگا دووش مەبەستیکردنەوەی بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیی و هەروەها بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە دوو بەڕێوەبەرایەتی لە ڕابردووە لە وەزارەت لە پارێزگای هەڵەبجە نەبووە. لە ئێستا هەمهەلی کاری بۆ دامەزراوە و لەمان کاتیشا دوو بەڕێوەبەرایەتی نەکرێتەوە لە داهاتووە خزمەت بەم شارەکەن. ئەگەر پێمان بڵێیت سەردانێکی تەنها بۆ کردنەوەی ئەو بەڕێوەبەرایەتیان یاخود پرۆژەی دیکەژە بێت لە پارێزگای هەڵەبجە و لەگەڵەوەشدا لە سنووری پارێزگای هەڵەبجە زۆرترین منداڵی خاوەن پێداویستی هەیە لە چاو شارەکانی کا بە بەراورد بە ژماری دانیشتوانی. پرۆژەیەکتان هەیە بۆ ئەوان؟ بەڵێ، خۆی سەردانەکە وتمان دوو مەبەستە. مەبەستی یەکەمیان ئەوەیە کردنەوەی ئەو دوو بەڕێوەبەرایەتیە و لە دوایەوەش بەسەرکردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی و هەروە ئەو بەڕێوەبەرایەتی هۆ بۆ بەشانی کە سەر بە بەڕێوەبەرایەتی وەکو سنتەری ئۆتیزم و شاندنی خاوەن پێداویستی و هەروەها سنتەرەکانی چالاکی و پاراستنی مناڵان بە نمونە چینە تەوێڵە. بەڵێ لای هەمومان معلومە کە خاوەن پێداویستە بەت زۆر لەم بەڕێوەبەرایەتیە ئێمە ئومێد دەکەین لێرەوە هەم بۆ جەنابیشتان و هەم بۆ هەموو کوردستان و ئەو کەسانی کاربەست و خێرخوازن کە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە زۆرترین ئەو بەش و هۆ بوو بەڕێوەبەرایەتی هەیە تا ئێستا نەکراوەتەوە. بە نمونە بەڕێوەبەرایەتی کەمەندامان نەکراوەتەوە، بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدان نەکراوەتەوە کە ئەم دوو بەڕێوەبەرایەتیە لق و هۆبەی تایە. بە نمونە خانەی بە ساڵات چوان، شێڵتەر و هەروە خانەی بێسەرپەرش و لامانکان پەیمانگای نابیست، پەیمانگای نابینایان سەرجەم ئەم پەیمانگا و ئەم بەش و هۆبانە تا ئێستا چالاک نەبوون لەبەرەوەی تا ئێستا ئێمە نەمانتوانی وەکو پێویست خزمەتی ئەو وڵاتیانە بکەی بۆ هۆی نەبوونی ئەم بەش و هۆبانەوە. و ئومێد دەکەم لێرەوە نەبوونی بینا گرفتێکی گەورەیە بۆ ئێمە هەم دیوانی بەڕێوەبەرایەتیمان بینایە و سەرجەم بەش و هۆبەکانمان کە زۆربەیان کراونەتەوە یان نەکرێتەوە بینامانە. بە نمونە ئێمە لە دوو ڕۆژی ڕابردووە 16 هەلی کارمان ڕاگەیاندووە بۆکردنەوەی داینگە. لە ئێستا بینایەکی داینگەمان نییە، بە مەجبورین کە بینایەکی ئەهلیمان گرتووە بۆ داینگەکەمان. چەند هەلیکار لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕادەگەیەنن کە دەرچوان و گەنجان لی سوودمەند دەبن بۆ ئەوی کە بێتە مژدەیەک بۆ گەنجانی ئەم سنوورە؟ خۆی ماوەی ساڵێکە هەتاو کەس بە نزیکی 100 هەلیکار لێرە ڕاگەیانەوە بە نمونە بۆکردنەوەی بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی و هەروەها بۆکردنەوەی بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەر و لامان کادا لە ڕابردووە ئێمە سنتەری ئۆتیزممان کردووەتەوە لەگەڵ سنتەری شاندنی خاوەن پێداویستی ئەمانیش 30 هەلیکاری بۆ دامەوە. لە ئێستاشە ئەوە تا ئێستا فۆرمی ئۆنلاینیش کارایە بۆ 16 هەلیکار بۆ کردنەوەی داینگە لە داهاتوویەکی نزیکە. سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ هەکار دیارەکە هۆکاری سەردانەکەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لەلایەن بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجەوە ڕوون کرایەوە و لەگەڵ ئەوەشدا مژدەیەک بۆ دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و بۆ گەنجان کە هەلیکار لە ماوەی ساڵێکدا 100 هەلیکار لەم بەڕێوەبەرایەتیەوە ڕادەگەیەنرێت بە پێی جۆری جیاواز هەر لە بڕوانامەوە هەتاوەکو کەسانی ئاسایی و بێ بڕوانامە دەتوانن سوودمەند بن. بەڵێ، سپاس بین بۆ تۆ میێوانی تەژی.